هەرچی ئاواتان هەیە سەر بگرێ ئەوەی قوتابیە ناجح بێ ئەوەی نەچۆتە کۆلێج بچێتە کۆلێج ئەوەی مامۆسایە تەعین بێ ئینشاءالله ئەوەی مەعاشی کەمە زیاد بێ ئەوەی ژنی نەهێناوە ژن بێنێ ئەوەی یەکێکی هەیە بیکاتە دوان ئەوەی دوانی هەیە بیکاتە سیان ئەوەی سیانی هەیە بیکاتە چوار وا چوار تارەی بداتێ چوار خانەی بداتێ چوار مەعاشی بداتێ هەر مەعاشێ لە 3 ملیۆن کەمتر نەبێ ئەوەیشی خۆی بە قوربانەکە چی باشە لە دنیا و لە قیامەتە خوا ئەوەی بداتێ وا سەربەرزی دین و دنیایکە قەبرەکەی بۆ بکاتە باخێک لە باخەکانی بەهەش وای پەروەردگار بیخاتە جەنات الفیردەوس لەژێر ئاڵای پێغەمبەرە حەشری بکە بە لیقای خوای پەروەردگار شاد ببێ ئەوەیشی ئێهانەی پێغەمبەرەکە یا ڕەبی بایعەکەی ببڕێ فۆرمی بایعەکەی بزر ببێ سایەی سیارەکەی بتەقێ یا ڕەبی خوای پەروەردگار زەلیلی دنیا و قیامەتی بکە ئاردەکەی پڕ ئەسپێ بێ مەعاشەکەی ببڕێ حتا ماوە کۆلێج تەواو نەکا حتا ماوە تەعین نەبێ قەبرەکەی دۆڵێک بێ لە دۆڵەکانی جەهەنەم یا ڕەبی ئەو ڕۆژەی ئەمرێ مامۆسا لەوێ نەبێ نوێژی لەسەر نەکرێ کفن نەبێ بیکرێتە بەری مردوو شۆر نەیشۆرێ کە ئەیبەن بۆ سەر قەبران تایەی ئەو سیارەی کە جەنازەکەی پێگوازێتەوە تایەکەی بتەقێ ڕۆژێکی زۆر گەرم بێ خەڵکی بێزار بێ یا ڕەبی کە ئەیبەن بۆ سەر قەبران قبرەکەی حاضر نەبێ حەسارەتی هەڵنەقەنێ ئەوە نەڕق بێ مامۆسای سەر قەبران تەلقینی لەبەر نەبێ کاتێکە ئەیخەنە ناو قەبر پڕ بە دەمی خۆی هاوارکە بڵێ بە قوربانی پێغەمبەر بم بەڵام هیچ ئیسفادەی لێ نەکە